بەداخەوە دیسان دەوڵەتی تورکیا هێرش پەلامارەکانی بۆ سەر باشووری کوردستان دەست پێ کردوێتەوە و ئێمە دەزانین تورکیا خۆشی دەزانێ بەو هێرش و پەلامارانە نەکێشەی کورد لە تورکیا چارەسەرە بێ نەئەتوانێت بنەبڕی بزوتنەوە ڕزگاری خوازەکەی بکە. ئێمە لە ڕاستیدا چاوەڕوانی ئەوە بووین ئەم بەهارە دیالۆگ دەست پێ بکە لە نێوان تورکیا و پەکەکە لە نێوان تورکیا و هەدەپە بۆەوەی کێشەی کورد ئاشتیانە چارەسەر بکرێ، چونکە چارەسەرکردنی کێشەی کورد لە تورکیا لە بەرژەوەندی خودی دەوڵەتی تورکیا و هەموو گەلانی تورکیایە و لە بەرژەوەندی لایەنەکانی بەرامبەریشێتی. بەڵام دووبارە هەمان ئەو سیاسەتەی گرتەوە بەرکە لە ڕابردوو تاقی کردوێتەوە و فەشەلی هێناوە. بێگومان ئەو هێرشانە زەرەر و زیانی مادی و معنەوی گەورەیان بەدواوەیە. یەکەم ئەبێتە هۆی ئاوەرەبوون و دەربەدوربوونی ژمارەی زۆری هاوڵاتیانی باشوور، سووتاندنی ڕز و باخی خەڵک، ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵک نەتوانێت کار و کاسبی خۆیان لە ناوچەکانی خۆیان بکەن ئەوە لەو ڕۆوە. لە ڕۆکەی تریشی ئەوە بێتە پاساوێک بۆ ئەوەی هەم بنکە و بارەگاکانی خۆی لە بادینان جێگیر بکە و ئەبینین لە ڕابردوشدا تورکیا چۆوێتە هەر شوێنێک بەجێ نێشتووە لێی داکوتاوە و هەمە بێتە پاساوێکی تەنانەت بەدەستی حکوومەتی عێراقیش بۆی بەناوی پاراستنی ئەو ناوچانە هێزەکانی خۆی بنێرێتەوە. لە کاتێکدا هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراق بەڵام ڕێگە نادا سوپای عێراق بێ، بەڵام ڕەنگەس بێ خودی تورکیا لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەوێ بڵێ ئەگەر سوپای ئێوە بێتەوە سەر سنوور ئێمە ئەکشەینەوە یان ڕەنگە ڕێککەوتن لەگەڵ عێراق بکە. واتە بۆ دوا ڕۆژی گەلی کوردستان زۆر مەترسیدارە. بێجگەلەوەش ئێمە ئەزانین دەمێکە ئەردۆغان باسی هەڵوەشانەوەی ڕێککەوتنامەی لۆزانەکە واتە لە 2023 گوایە ئەو ڕێککەوتنامە 100 ساڵ بەسەردا تێئەپەڕێ و هەڵێوەشێنێتەوە لە ئەنجامیشدا ئەوە توانێ ویلایەتی کۆنی مووسڵ بجێڕێتەوە سەر دەوڵەتی تورکیا. واتە تەماعێکی زۆری لەو ناوچە هەیە و نەی شاردوێتەوە. ئەوەش هەنگاوێکی ترە بە ئاراستی جێبەجێکردنی ئەو استراتیژیەتە. زۆر بەداخەوە ینی لە چەند ڕۆژی ڕابردوو دوای سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ لای ئەردۆغان هێرشەکان دەستی پێکرد. یعنی خۆزگە وانە بواە هەرچەندە ئێمە لە سەردانەکەمان دیت یعنی سەردانێکی زۆر ناپرۆتۆکۆلی بوو، چونکە ئەوەی بینرا لە دام دەستگاکانی ڕاگەیاندن تەنیا سەرۆکی حکوومەت و سەرۆکی تورکیا و سەرۆکی میت ئامادەی بوون بەبێ بوونی ئاڵای عێراق، بەبێ بوونی ئاڵای هەرێمی کوردستان. ئەوە لە کاتێکدا دەوڵەتی تورکیا بۆ هەرێمی کوردستانیش یعنی دیدی لە هەموو دەوڵەتانی دەور و دراوسێ جیاوازە. بۆ نمونە تا ئێستا گەڕێگە بە حکوومەتی هەرێمی کوردستان نادا لە تورکیا نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ. تا ئێستا حکوومەتی تورکیا دان بە هەرێمی کوردستان دانانێ، یا ئەڵێ ئیدارەی کوردی، یا ئەڵێ ئیدارەی باکووری عێراق، یا شتێک لەو بابەتانەوە. ئێکەواتە نیەت و دیدی تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان بەو شوێ بێ ئەبێ ئێمە چۆن بین چۆن نەکرێ. بەداخیشەوە یعنی ئەوەی کە دیارە ئەگەر هاوکاری پارتی نەبێ ئاسان نییە تورکیا ئەو هەنگاوە بنێ. ڕاستە پاساوەکەی بوونی هێزەکانی پەکەکەیە لەوێ، بەڵام دیسانیش یعنی مانایوە نییە هاتنی سوپای تورکیا بۆ پارتی یا بۆ هەرێمی کوردستان لە بوونی هێزەکانی پەکەکە کەم مەترسیتر بێ یاخود باشتر بێ. لەبەرەوە بەگشتی یعنی ئەو جۆرە هەنگاوانەی دەوڵەتی تورکیاینێ ئەگەر زیانەکانی ئێستش بە کاتی لە بەرچاو بگرین، بەڵام بۆ دوا ڕۆژ دوورمەودا بۆ هەرێمی کوردستان بۆ سەر حکوومەت بۆ سەر قەواری هەرێم بۆ سەر خودی پارتیش زۆر مەترسیدارن. ئەو سیاسەتەی ئێستا لەگەڵ تورکیا سیاسەتی هەرێمی کوردستان نییە، سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان نییە، سیاسەتی پارتیە. چاک یا خراپ پارتی لێبەر پرسیارە.